ئەو فیلمانەی کە من بینیومە چ فیلمە کوردیەکان و چ فیلمە با بڵێم کورتەکان و درێژەکان بە دڵنیاییەوە هەمویان دەربارەی ژیانی کوردەواری، سروشتی کوردستان، جوگرافیای کوردستان، سیاسەتی کوردی لە ناو فیلمەکانە هەیە. بەس تاکە شتێک کە من بۆ خۆم زۆر پێغەمبارم بەڕاستی هێشتا فیلمی کوردی لە سنوورێکە ئەسوڕێتەوە کە بازنەیەکی داخراوە لە پڕە لە خەم، پڕە لە تێکشکاندن، پڕە لە گەڕانەوە بۆ ئێش و ئازارەکانی خۆمان کە ئەمڕۆ بینەری کورد پێویستی بەوەیە ئاسۆیەک ببینێ، پێویستی بەوەیە هەناسەیەکی تازەتر هەڵکێشێتەوە، پێویستی بەوەیە کە ئیتر فیلمی کوردی هیوایەک ببەخشێ بە بینەر. هیوادارم لە مەولا فیلم سازانی کورد لەو ڕوانگەیەوە بڕوان نەبابەتە کوردەکان و نیشانی ئێمەش و جیهانیشی بە.